تەماتە پێرێ بە 1950 بوو دوێنێ بە 1950 بوو ئەمڕۆ چوو بە 1000 دینار ئەمڕۆ تەماتە لە علوێ کلار بە 1000 دینار بوو دەرەجە یەکیش نەبوو دەرەجە دوو سێ بوو دەرەجەیەک بێت نرخەکەی ڕاتە والله ڕاتە سەر 1000 دینار چکە دەرەجە یەک بە 1000 دینار دەری نایێرە بۆیرە دەرەجە یەک بۆیرە کەم دێت دەرەجە دوو سێ بە 1000 دینار بوو ئەمڕۆ بۆ کاری چێ نرخەکەی بەو شێوە بەرز والله وەکارەکەی ئەم تەماتەی ناوخۆیە تەماتەی عێراقیە تەماتەی دەرەکیمان بۆ نایە ئێمە تەماتەیش کەمە بۆ تۆ ئێستا بەشی یعنی بەشی ناوخۆ ناکە تەماتە تاو لە کەمبوونەوەدایە و هۆکارەکەی هەرەوەیە باشە من ئێستا لە علوەکەی گەڕام یعنی تەماتە زۆر کەم دەسەکەوێت لە علوەکەی والله ئەم بەیانە خۆی دوو سارە عێراقیات وەکەلار یەکیان دەرەجە سێ بوو دای بە 900 دینار ئەمێمە دەرەجە دوو بودامان بە 1000 دینار دەرەجە یەکی تیان نەبووم بەیانە بەڵێ بەریژ ناکەوێت بەو شێوەیە نە بەخوا ماشەڵا سرەی بۆ گیرا و بە سرە بە 1000 دینار ڕوو ئەگەر ئەوها بڕۆ بۆ ڕۆژانی داهاتوو پێتان وایە گرانتر بێت والله بەم شێوەیە بڕوا دەڕاتە سەروی 1000 دینار بەڵێ تا دوای دەژنی وەم شێوەیە بڕوا دەڕاتە سەروی 1000 دینار نە بەهۆی جەژن هەم دوای دەژنیش وەم شێوەیە بڕوا دەڕاتە سەروی 1000 دینار داواکاریمانەوەیە بەشم وەزارەتی کشتتوکاڵ دەواازەکەمان بۆ بکات و بەشکم تەمادەی دەرەکی بێتە ناو خۆ نا تەمادەی عێراقی بەش ناکە